گفتوگۆکانی پێشمەرگە و سوپای عێراق هێشتا ئەنجامی خێری دیار نییە. لەسەر هیچ خاڵێک بە تەواوی ڕێک نەکەوتون. ئەندامێکی لیژنەی کۆبوونەوەکان دەڵێت سوپا لە ناو خۆیاندا یەک قسە نین. قادەی مەیدانیەکانیان خۆیان ئیهمالی ئەکەن لە هاتنیان لە جێبەجێکردنی ئەو خاڵانی کە هەیە کاتت پێ ئەکوژن کات. ئەو کاتانی کە پێت ئەکوژن هەمووی لە زەرەری مەنتیقەکە و لە زەرەری ناوچەکە تەواو ئەبێ. ئەم لە یەک دووربوونەی سوپا و پێشمەرگە هەلی دەرکەوتنەوەی بۆ داعش ڕەخساندووە. لە ناوچەکانی دیالە و تکریت و کەرکووک جموجۆڵیان زیادی کردووە. سوپای عێراق لەگەڵ چەندین گروپی جۆراوجۆری هەشتی شعبیە ئەبێت تەعاملەکە هەر یەکە خاوەن قەرارێکن ئەمانش هەموو واکە دەرگا وڵاکە بۆ تلڤیزیۆنی داعشکە لەوێن ئیشی خۆیان بکەن. ئێستا مەسەن وەزارەتی پێشمەرگە چەندین لیژنەی باڵیان لەگەڵ وەزارەتی بەرگری عێراقا پێکهێناوە وە لیژنەکان لە ئاستی لیژنەی لۆکاڵی ئەوانش وەکو میحۆرەکان بەڵام تاوەکو ئێستا ئەوان مماتەڵە ئەکەن. چەند جارێک ویستمان قسەی سوپای عێراقی شوەر بگرین بەڵام وەڵامیان نەبوو. پڕکردنەوەی ناوچەکانی بۆشایی، دانانی بازگەی هاوبەش، پێکهێنانی ژووری ئۆپەراسیۆنی هاوبەش و ئەنجامدانی ئۆپەراسیۆنی سەربازی هاوبەش 4 خاڵی سەرەکی گفتوگۆکانن کە لە 2019ەوە تا ئێستا لەسەری ڕێک نەکەوتون. سامان کەریم کورد چاد نیوز کفری.